کاربەدەستانی هەڵبژاردننی یەکێتی ئەوروپا دەڵێن لە سەرانسەری ئەو یەکێتیە دەنگدەران بە ژمارەیەکی زۆر زیاتر لە پێشوو لە ساڵی 2014 لە هەڵبژاردندا بەشداریان کردو. لە نێو هەندێک وڵاتانی ئەندام لە نێویاندا ئاڵمان، فەڕەنسا، پۆڵاندا و سوێد بە پێی مەزەندەکرا و زیاتر لە 50% بەشداریان کردو. خۆیەک بۆ زیادبوونی دەنگدەران نیگەرانی لە پەرستاندنی ڕاستڕەوی تۆخ لە ئەوروپادایە وەک سەرۆک وەزیری سوێد دەڵێت. ئێمە دەبێت بەرەنگاری ڕاستەی و تونندڕەو بین، پشتیوانی لە مافەکانی ژنان و مافەکانی کارمەندان بکەین. پێویستە مسۆگەری بکەین کە یاسادانەرانی یەکێتی ئەوروپا بەڕاستی بۆ خەڵکی نێو وڵاتەکانی خۆیان. نێرانی کۆچبەری وەک سەرۆک وەزیری هونگاریا هیواداری دەردەبڕێ کە دەنگدان بۆ پشتیوانی ئەو پارتانە بێت، نان هەوێ کۆچبەری بۆ نێو یەکێتی ئەوروپا بێت. ئەوەیە یەکەم هەڵبژاردن دوای قەیرانی کۆچبەریە کە لە ساڵی 2015 کرا لە گەلێک وڵاتی نێو یەکێتی هیچ دەرفەتێک بۆ خەڵک نییە ڕوانگەی خۆیان لەسەر ئەو بابەتە دەرببڕن. پێشبینی دەکرا ڕازڕەوەکان لە دوو وڵاتی گەورەی ئەندامی یەکێتی بریتانیا و ئیتالیا کۆتایان پێبێت. پارتە ڕاستڕەوەکانیش لە ئوسترالیا و فەڕەنسا باش نەچوونە پێش. ئەگەرچی سەرەتا بۆ چوون وابوو کە پارتەکانی نەتەوەپەرستی ڕاستڕە و نانتوانیوە کارتێکردنی گەوریان هەبێت، بەڵام هاوبەندی سیاسەکانی مەیانڕۆ کە لە سەدەسەڵات بوون وێدەچوو ئەوانیش پشتیوانیان لەدەست بدەن. لە ئاکامدا چاوەڕوانی دەکرێت پارلەمانی ئەوروپا زیاتر لە پێشوو ناکۆچیان زیاتر بێت. سەرۆک وەزیری پێشووی پۆڵەندا کە پێشەنگی گوڵانەوەی هاوسۆزی ساڵەکانی دێ 1970 بوو، هۆشداری بەرامبەر دووبەرەکی لە زیادبووی سیاسی لە ئەوروپادا دەکات. نەبوونی متمانەیەکی زۆر هەیە. ئێمە هەمومان جیاوازیمان تێکەوتووە. ماوەی ڕابردوومان کێشەی تێدا بووە. بۆیە کەس باوەڕ بە کەس ناکات. هەر بۆیەشە گرفتە شتێک پێکەوە ساز بکەین. بەڵام هیچ بژاردەیەکی ترمان نییە. ئەوی ژیان شارستانیەتی خۆمان لەناو دەبینیان بە ڕێگەیەکی ژیرانە سازی دەکەینەوە. سەرۆکۆماری فەڕەنسا ماکرۆن یەکێک لە ئەندامانی کۆن و گەورەی یەکێتی ئەوروپا کوتی دەنگدانەکە لەوە تا شەڕی دووهەمی جیهانیەوە لە کاتێکی هەرا مەترسیداردا بەڕێوە دەچێت.